لە 16 مانگی نوێی ساڵی 1982 ئەندامانی میلیشیاکانی لوبنانی کریستیان ناسراو بە کەتائب بە سەرۆکایەتی ئیلی هۆبەیکا بە هەم ئاهەنگی لەگەڵ سوپای ئیسرائیل هەڵیان کوتایە سەر کەمپەکانی پەنابەرانی سەبرا و شەتیلەی فەلەستینی لە باشووری بەیروت و 800 بۆ 3500 پەنابەری فەلەستینی و کەسانی سیڤیل لە 2 ڕۆژدا کوژران. کاتێک چوومە ناو ماڵەکەەوە بینیم دایک و باوکم و 5 خوشک و برامیان کوشتووە. هەندێک لە دراوسەکانمان سەربرا بوو. تەرمەکانی دیکەش بەسترا بوونەوە و دەستدرێژی سێکسیان کرابوونە سەر. مۆزەخانەیەکی بچووک لە ناو کەمپی شەتێلا یادەوەریەکانی دایان ساڵی ترس و ئاوارەکانی زۆرە ملەی پەنابەرە فەلەستینیەکان دەپارێزێت. ئەمە ڕەنگدانەوەی شێوازی ژیانی فەلەستینیەکانە بەر لە ساڵی 1948. ئەگەر ڕابردوود نەبێت ئەوە داهاتوود نابێت. ئەوان دەیانەوێت دێمە کۆیلە بین، بەڵام ئێمە نابینە کۆیلە، ئێمە خەبات بۆ مافەکانمان دەکەین. دوایمتر لە 40 ساڵ لەو کۆمەڵکوژیە فەلەستینیەکانی ناو کەمپەکە دەڵێن ژیان هێشتا سەخت و دژوارە. ئێستا جەنگ لە غەزە و پێکدادانەکانی سەرسنووری لوبنان و ئیسرائیل مەترسی ململانیەکی فراوانتری دروست کردووە. ئەوەی ئێمە لە غەزە بەدی دەکەین کۆمەڵکوژیەکەی سەبراشاتی لەمان دێنێتەوە یاد و ڕەنگە بەم زوانە نۆرەی ئێمەش بێت و هەمان چارەنووس ببینین، هەر بۆیە ئێمەش دەترسین. جەنگ واتای وێرانکاریە. خەڵک لێرە دەڵێن دیمەنەکانی جەنگی غەزە پاڵیان پێوە دەنێت بە بێمەرج پشتیوانی لە چەکدارانی حەماس بکەن. حەماس بزودنەوەیشی بەرخودانی ڕاستەقینەی فەلەستینە. ئەو کار دەکات کام و فەلەستینێک دەخوازێت ئەنجامی بدات. ئەگەر ئیسرائیل هێرش بکاتە سەر لوبنان دەبێت هەموو فەلەستینێک بەشێک بێت لە بەرخودان و منیش یەکێکم لەوانە. وەزارەتی تەندروستی غەزە ئەوەی لەلایەن حەماسەوە پشتیوانی دەکرێت دەڵێت 14,000 کەس لە غەزە کوژراون لەو کاتەوەی ئیسرائیل جەنگی دژ بە گروپی تەرۆریستی دەستنیشانکراوی حەماس لەلایەن ئەمریکاوە بەرپا کرد. ئەوەش لە وەڵامی هێرشە هەم ئاهەنگەکەی 7 مانگی دەدا. لەو ڕۆژەدا چەکدارانی حەماس 1200 کەسیان کوشت کە زۆربەیان خەڵکی سیڤیل بوون و زیاتر لە 200 کەسیان ڕفاند کە منداڵانیان لە نێودا بوو. ئیسرائیل دەڵێت ئامادەکاری دەکات بۆ کردنەوەی بەرەی دووەم لە جەنگی دژ بە میلیتانان ئەگەر حیزبوڵڵا هێرشەکانی لە باشووری لوبنانەوە چڕ بکاتەوە. بۆ نیکۆل دی ئیلیۆ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.